وەکو پێشمەرگەیشتن داوا دەکەم عەبدوڵڵا ئۆزەلان چەند ساڵە لە زیندان کەتیە بەبێ سەبەب بوو لەبەرەوەی بەس وەکو کە کوردە یان داوای مافی کورد دەکا داوا دەکەم هەموو حزبەکانی کوردستانیش هەموو پێشمەرگەیەکی دێنیش دیفاع بکاتن و ئەو سەرکردەیە لە زیندان بێتە دەرێ و مانەوەی لە زیندان خەسارەتە بۆ میلەتی کورد. عەبدوڵڵا ئۆزەلان ڕێزم لەوەی وەکو سیاسیەک یان وەکو سەرکردەیەکی سیاسی کورد تعاملی لەگەڵ دەکرێت دیاریشە شەخسەکە بوویتە ڕقم لەسەر قیادە سیاسەکانی کورد جێگە و پێگەی خۆی هەیە و خەڵکێکیش وا لە پێناوی خۆی بەکوش دەدا لە پێناوی نەک لە پێناوی بەرنامەکەیەکە کە ئەو دای ڕشتیە بۆ ڕزگارکردنی میلەتی کورد لە تورکیا. ئێمەش داوا دەکەن خەڵکی باشووریش پشتگیری ئەوە بکەن ئەو کابرا زیاترمانەوەی لە خەسارەی میلەتی کوردە. بە دەرهێنانی عەبدوڵڵا ئۆزەلان لە زیندانی پێم وایە ئاشتی دەگەڕێتەوە تورکیا. ئەگەر سەرکردە سیاسەکانی تورکیا وەکو تورک وەکو ئەوانەی کە تەعەسوبیان لەسەر میلەتی کورد هەیە بەخۆ دامێنەوە گرتنی عەبدوڵڵا ئۆزەلان بوویتە ڕق و چینە لە میلەتی کورد بەرامبەر قەومەتی تورک نەکو کورد و تورک کورد و عەرەب کورد و فارس وەکو براژیانە. ئێستا ئێمەوە دانیشتنی لەگەڵ عەرەب دەژین و حکمیش دەکەین ئەوان بتوانن ئەو کابرا ڕقەمە بین نەدەرێ گۆڕانکاری لە ساحەی سیاسی تووشی دەبیت. لە ڕۆژ پێگەی ئەو سەرکردەیە تو ناتوانی مقارنەیەکی بە هیچ ینی بەقەنەعاتی من تا ئێستا من قائیدی وام نەدیتێ لە کورد هەرکەوێ ئێمە خۆمان ئەگە خۆمان دیفاع لە خۆمانەکەن عەبدوڵڵا ئۆزەلان شێوە ئێمە شێ ئێمە هەموو کوردین عەبدوڵڵا ئۆزەلان دیفاع لە تەواوی کوردی دنیای دەکات نەکات لە تورکیا. عەبدوڵڵا ئۆزەلان عەبدوڵڵا قائیدێکی کوردە قائیدی پەکەکە نییە بە کوردی یانە عەبدوڵڵا ئۆزەلان لەسەر دزی و قاچاغی نەژیرایە عەبدوڵڵا ئۆزەلان لەسەر شتە شوان نەژیرایە ئەو عەبدوڵڵا ئۆزەلان داوای حەقی میلەتێک دەکات داوای شۆڕشێکی کردووە کات شۆڕشەکە شۆڕشی میلەتی کوردە شتێکی ئەوەندەشی داوا نەکرێت داوای دەسەڵات و حکمی نەکرێت داوای ئازادی کردێت تەنها ئەوەندەیە غەدرێکی دەکرا غەدرەکە غەدرێکی دەولیە و مەعامەرێکی دەولی بوو لە عەبدوڵڵا ئۆزەلان و لە تەواوی گەلی کورد کرایە وەڵڵا سەد گرینگە و پژگیری دەکەن و لەوەش ئەمەلمان لەوە زیاتر نییە لە دوایوان ئەوان و شاخەکەن هیچ ئەمەلش کەمان نییە کورد هیچ دۆستێکی نییە بە قەنەعاتی من ئەوە هەموو درۆیە ئەوە ناتۆیە و ئەوە مافی مرۆڤە و ئەوە نازانم چییە شتی وانە ئێستا ئەو مامەری ئەلان لەسەر کوردە لە هەموو وەختێک خەتەرترە پێویستانی کورد بە خۆدا بچینەوە بە عامی هەر چار پارچەی کوردستان بەڵام زۆر بەداخەوە لەو مەسەلەیە زۆر دواکەوتوینە ڕۆژ لە ڕۆژ بەرەو خراپە دەڕۆ بەڕێی من چارەسەر دەبی لە ١٩٠ ئەگەر عەبدوڵڵا ئۆزەلان ئازاد بکرێت بەڕێی من احتیمالە بە ئاشتیانە چارەسەری کێشەی کورد بکرێتن نەکو هەر لە تورکیا لە تەواوی کوردستان.